چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. تووتی و بەقاڵ. لە شارێکدا بەقاڵێک هەبوو کە تووتیەکی سەوز و زمان هاراوی هەبوو. لە غیابی ئەودا نۆبەداری دوکانەکە بوو، لە تەک مشتریەکاندا گاڵتە و گەپی دەکرد و دەیخستنە پێکەنین. تووتیەکی شارەزا بوو، وەکو بنیادەم قسەی دەکرد و زمانیانی دەزانی. ڕۆژێک یارۆی بەقاڵ بۆ جێبەجێکردنی کارێک چوو بوو بۆ ماڵ. تووتی لە دوکانەکەدا هەڵفڕی، باڵی کێشای بە شوشەی ڕۆنی گوڵەکاندا و ڕژاندنی. کاتێک کابرای بەقاڵ هاتەوە بۆ دوکان، وەک پادشا لەسەر کورسیەکەی پاڵی لێدایەوە. لە پڕێکدا بینی دوکانەکە پڕ بووە لە ڕۆن و گشت کاڵاکان چەور و پیس بوو. تێگەی کە تووتیەکە چەپکە گوڵی داوە بە ئاودا، دەهری بوو، شوڵێکی هەڵگرت و تند کێشای بەسەری تووتیەکەدا. تووتی سەریشکا و پەڕەکانی هەڵوەرین و کەچەڵ بوو. بەو هۆیەوە چەند ڕۆژێک لە قوشبنێکدا هەڵتروشکا و ئیدی نە لەگەڵ بابای بەقاڵ و نە لەگەڵ هیچ کەسێکی تر قسەی نەکرد. کابرای بەقاڵ پەشیمان بوو لە کارەکەی و بە خۆی دەوت: حەیف کە هەتاوی خۆشبەختی ماوا بوو، خۆزگە دەستم دەشکا و لێم نەدابایە. کابرای بەقاڵ نایدەزانی تووتیەکە بەهۆی وەرینی پەڕەکانی ئۆمانی لە قسە گرتووە. پێی وابوو بەهۆی توندی لێدانەکەوە زمانی شکاوە. نەزری دەکرد و دیاری بە دەروێشان دەبەخشی. سابەڵکو بەهۆی دەمونەفوسی پاکی ئەوانەوە جارێکی دیکە باڵندەکە توانای قسەکردن بەدەست بهێنێتەوە. 3 ڕۆژ ڕابرد و تووتی هەروە لە بێدەنگیە ناو مێدانەکەیدا لە گۆشەیەکدا هەڵکورما بوو. یارۆی بەقاڵ پەنای بۆ هەر فێڵ و تەڵەکەیەک دەبرد تا بەڵکو تووتیەکە زمانی بکرێتەوە، وەلێ تووتی زاری هەڵ نەدەهێنا. ڕۆژی چوارەم دەروێشێکی کەچەڵ لە بەرامبەر دوکانی بەقاڵەکەوە تێپەڕی. دەروێش هێندە کەچەڵ بوو، سەری بەبنی مەنجەڵێکی مسین دەچوو. تووتی کاتێ دەروێشی بەو سەرە کەچەڵەوە دی، لە ناکاو هاتە قسە و ڕووی کردە دەروێش و وتی: تۆ بۆچی کەچەڵ بوویتە؟ لەگەڵ کەچەڵان سەر و کارت هەبووە و نەخۆشی ئەوانت بۆ تەنیوەتەوە، یان تۆش لە دوکاندا شوشەی ڕۆنت ڕژاندووە؟ خەڵکی کاتێک گوێیان لە قسەی تووتیەکە بوو، دەستیان کرد بە پێکەنین، چونکە ئەوی بە هاوشێوەی خۆی زانی بوو. پێی وابوو کەچەڵان هەموویان ڕۆنیان ڕژاندووە. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە سەرزەنشتی بەراوردی نابەزێ دەکات. بەراوردی عەوام هەمیشە جێپێکەنینە و ناکرێ هەموو کاتێک بە هەندی وەربگریت، چونکە بە زۆری پشت بە ڕووکەش و ڕواڵەت دەبەستێ. تووتی کە ڕەمزی عەوامانە، تەنیا ڕووکەشی کابرای دەروێش و خۆی دەبینێت و بێ ئەوەی هیچ دەروێش بناسێ پێی وایە خۆی و ئەو گیرۆدەی ڕووداوێکی هاو شێوە بوون.